ڕێکخراوی داکۆک لە چەندین شار لە وڵاتی بەریتانیا هەڵسا بە یادی شەهیدی قەڵەم کاوەگەرمیانی کە 11 ساڵ بەر لە ئێستا لەلایەن سەرانی یەکێتیەوە شەهید کرا. بەداخەوە ئەوە 11 ساڵ تێپەر دەبێ بەسەر شەهیدکردنی کاوەگەرمیانیدا تا ئێستا بکوژانی دەستگیر نەکراوەی جێگەی سەرنجە و جێگەی داخیشە ئەوانەی کە بکوژی کاوەگەرمیانی ئێستا دەسەڵاتێکی تەواویان هەیە و دادگایش بێدەنگە لەم کەیسە و کەیسەکەیان بەلا ڕێدا بردووە. من ئێستا چمە لای چالاکوانان و ئەندامانی ڕێکخراوی داکۆک بۆ ئەوەی لێدوانیان لێوەرگرم سەبارەت بەم ڕووداوە و بزانم ڕەیان چییە سەبارەت بە ئەو کارە تیرۆریە کە لە ناو هەرێمی کوردستاندا دەکرێت. ڕەنگە ئەو ساتەی کاوە ئامادە بوو لە پێناو ڕاستیدا سنگی خۆی بداتە بەرگولە ویستبێتی بە بەرپرس و سیاسی قێزەونەکان بڵێ قەڵەم هەمیشە شاد و گردنگەشە و لە پێناو ڕاستیدا لە مردن سڵ ناکاتەوە بەڵکو ئەوە ئێوەن ترسنۆکانە تەنیا گولەشکە بن. ئەو دەمەی کاوە تیرۆرکرا ڕەنگە ویستبێتی لە تانە لێدانێکدا لە دەسەڵات و سیاسەکان بەخۆی و بە ڕۆژنامە نووسە ماستا و چی و ترسنۆک و کۆیلەکانی دەوروبەری حیزب و دەسەڵاتیش نیمایوشیچ ئاسا بێژێ ئەگەر مردی ڕێگایت بزانە ڕێگات لەو گەمژانە جودایە کە گەرەکیانە خۆیانت بەسەرا بسەپێنن. خەڵکەکە لە وڵاتێکا کە تووشی حادیسەیە کوژرانی شتێک کە سوکارەکەی پەنابن بۆ دادگای باش و وڵاتەکەیمان کە دادگانەمە خەڵک پەنابەرێ بۆ چوە هیچ شوێنێک نەماوە پەنابن پامەوەیە سەرشۆڕی بۆ بنەماڵی پارتی و بارزانی و تاڵەبانی کە بوونە پەناگەیەک بۆ شاردنەوەی تاوەباران و ئەو دەسانەی کە بوون بە بکوژ ڕۆژنامە نووسان. جارێکی دیکە بە بیری هەموو لایەکی دادەهێنینەوە کە دەسەڵات و حیزب و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بڕۆ ئیمانێکیان بە مافی مرۆڤ و ئازادی بیرروڕانیە هەرچێکی بیڵێن و ئەنجامی بدەن جگە لە بانگەشە و چاواشەکاری هیچ شتێکی دیکە نییە و نەبووە نییە. حکوومەت و حیزبە کوردیەکان نوکار بەدەستەکانیان لە پێناومانەوە و درێژەدان بە حکومەی ملهۆڕی خۆیان سڵیان لە هیچ کار و کردەوەیەک نەکردوتەوە و تەنانەت لە پێناومانەوەیان و پارێزراوبوونی خۆیان پارێزراوبوونی پێگە دەسڵاتیان زۆر بە ئاسانی دەست دەخەنە خوێنی هاوڵاتیان و هاونیشتمانیانی خۆیان. ئێمە لێرەینە بۆ ڕێسواکردنی جد بوونە ماڵی بارزانی و یەکێتی کە بوونەتە هۆی کوشتنی خەڵکێکی بێتاوان کە چەندین ساڵە ئێمەی کورد ئاوارەی دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق دەکەن و ئێمە نیشانی هەموو جیهانمان داوە کە ڕاستە کاوە گەرمیانیەکیان لە ناو بردووە بەڵام هەرگیز ناتوان ئەو هەموو دەنگەل لە ناو بەرن. بۆیە ئێمە بۆ ڕێسواکردنی ئەم دەسەڵات ئەمڕۆ لە بێمیگەم چالاکێکمان ئەنجام داوە کە بتوانین ڕیسوان بکەین و بیان کەینە نیشانی هەموو خەڵکیان بدەین ئەوانە تەنیا مافیاکەن کە حکومڕانی هەرێمی کوردستان و عێراق دەکەن. دەستخۆش کاوە داوای ئازادی کرد ئازادی لای ئەوان مرگ بوو ئازادی گەنجێکی دیلی برسی بێنان و بێبەرگ بوو کاوە ئەیوت نابۆ دزی نابۆ چەتەی مافیایی کەچی ئەوان دیکتاتۆر بوون ناساندیان بە تاریکایی کاوە وتی ئێوەی چەتە ئێوەی لە ئاست قسەی حەقەر هەزار جار کەڵبەتان تیش بێ لە ئاستی دوژمن ئەبنەمەڕ کاوتی ئێوەی سەخیف ئێوەی گەندەڵکارانی خاک بۆتان دەبم بە ئاسنگەر بۆیە کوشتیان وەچەی زوحاق. دەستخۆش لە ساڕۆژی شەیدکردنی شەیدی قەڵەم کاوەگەرمیانیدا ئەمڕۆ لە 11مین ساڵ شەیدکردنی کاوەگەرمیانیدا سەر و ڕێز و نەوازش بۆ کاوەگەرمیانی بۆ تەواوی شەیدانی ڕێگای ئازادی دادەنێن و ڕسوایی و سەر شۆڕی بۆ بکەرانی ئەو تاوانە قێزەونەی کە دژ بە ڕۆژنامە نووسان و چالاکەوانان و دەنگی ئازاد لە هەرێمی کوردستانی عێراق و لە عێراقدا دەکرێت. ئەمڕۆ خۆم خۆشحاڵەزانم لەگەڵم برا کوردانیا لێرە بووینێتەوە دژ بە دەسەڵاتی یەکێتی و پارتی بۆ سەرکۆنەکردنی شەیدکردنی کاوەگەرمیانی جێی خۆیەتی سوپاسی و بەڕێزانەکەم کە لێرە هاتوونی ئیدانی ئەو کارە قێزەوە ناکەوە زۆر باساس. من تێناگەم شتێک هەیە هەوجەی تیرۆر بیناسیێنم من تێناگەم شتێک هەیە لە جێگەی خوێن بیلاوێنم ئەرێ ڕووبار هێندەی خوێنی نیشتمانم ئاوت دیوە ئەرێ ئاسمان هەتا ئێستا هەوری قینت هێندەی حبری قەڵەمێکمان نمەی حرفی بەسەر خاکێکدا پەڕیوە لەوەتەی هەم ڕیشی سپی چیادا دێنم هەر ئالۆزە باوەش ئەەکەم بەلورەی هەر دۆڵێکدا لولم ئەدا و لام پیرۆزە ئەرێ گەلۆ من تاعونم یا تاغوتی وڵات زۆرە فەرشی ڕۆحم لە ژێر پێی هەرکێ داخست
وڵات ئاوا بوو بە هۆرە. خۆشحاڵم لێرە لە خزمەتاندان بۆ گیاندنی کورتەکارەکانی کاوە گەرمیانی و کەسایەتی کاوە گەرمیانی ئەو ڕۆژنامە نووسە ئازاد و سربەخۆ و قارەمانە بوو لە پێناو گەیاندنی حەق و عەقی و ڕاستیدا گیانی خۆی بەخت کرد و قەڵەمەکە هیچ کات نەفرۆش بۆ بەدەسەڵاتدارانی زۆنی سەوز و زەرد و کاوە گەرمانی تا کۆتای ساتەکانی قارەمانی و بەرگری لە مافی ڕەوای خەڵکی کرد و هیوای ئەوە بوو گۆرانکاریێکی گەورە بکات و بەڵام نەیزانی خۆی دەبێتە گۆرانکاری بۆ کۆمەلگای کوردی بە خوێنی خۆی مێژوون و سوێتەوە بەداخۆ مخابن کاوە گەرمانی دەستی چەپەکانی زۆنی سەوز تیرۆر کرا لە دوای ئەو کەسانی لە دوای ئەو ویستیار قەڵەم تیرۆر بکەن بەڵام نەیانتوانی و ناشتوانن کاوە گەرمانی لە دڵی ئێمە بکوژن کاوە گەرمانی هەمیشە زیندووە سڵاو لە ڕۆحی پاکی کاوە گەرمانی و ئازادی خوازان ڕۆ 11 ساڵ تێپەڕی بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامە نووس کاوە گەرمیانی دا یەکێکە لە شەیدانی قەڵەم لە پێناوتن و گەیاندنی ڕاستیەکان و ڕەخنەگرتن و ئاشکراکردنی کەیسی گەندەڵی و نادادی و تاڵانی بەڕووی دەسەڵاتدارە بازرگانەکان لە بەردەم ماڵەکەی خۆیدا و لە باوشی دایکا تیرۆر کرا لە 11مین ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامە نووس کاوە گەرمیانیدا کەیسەکەی ئەو سەرجەم شەیدانی قەڵەم مامۆستایان لە دادگاکردنی داخورا فشار و سەرکوورکردنی دەسەڵات لە دوێنەوە زەقترە و دادگایەکان کراو بە مەیدانی تۆڵەسەندنەی سیاسی لە ڕۆژنامە نووسان و ئازادی خوازان و چالاکوانانی ئەمڕۆ و هەریەک لە ڕۆژنامە نووسان سلێمان ئەحمەد شێروان شێروانی و گوهدار زێباری و قارەمان شکوری لە کونجی زیندان قایم کراون. ئەمڕۆ 11مین ساڵیادی شەیدکردنی کاوە گەرمیانیە کە زۆر بە قێزەونانە لەلایەن چەکداران و بەڵتەچەکانی یەکێتیوە لە باوەشی دایکیا و زۆر بە دڕندانە شەید کرا بۆیە لێرنەوە ئێمە دووپات یەکەینەوە درێژە پێدەر و بەردەوامی ڕێگەکەی کاوە گەرمیانی و هەموو شەیدانی حەقبێژ و بوێرین و داواکارین دادگاکان سربەخۆ بن و تاوانباران بگەن بە سای خۆیان. ئەمانەیە دەنگی ناڕزایی و ڕاستیەکان بگەێنین بە هەموو دنیا و ڕاستیەکان بەرچاوڕوونی زیاتر هەبێت لە بەرچاو وڵاتانی دەرەوە و کەیسەکانیان بە دادگای نێودەوڵەتی بگەێنین لەبەر ئەوەی کە بکوژان هەمیشە و هەمیشە بەهۆی هێز و دەسەڵاتداریانەوە توانیوانە زوڵ مستەکەمەکانیان پەردەبۆش بکەن و درێژە بە ڕێگەی خوێنمژی گەلی کورد بدەن و بەخێراتنی هەموو چالاکوانانەکەم لە هەموو ڕەوەندی کوردی لە بەریتانیا ئەمڕۆ بۆ ئەوە لێرەین بۆ شەرمەزارکردنی ئەو دەستانەی کە بوونە هۆی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم شەهید کاوە گەرمیانی و پیان هەزم نەکرا کە شەهیدێک کە ڕۆژنامە نووسێ بە زمانی گوڵ قسەیە کرد زامەکانی کۆمەلگای تیمارە کرد بەڵام ئەوان بە زەبری هێز و گولە وەڵامی سەرتا بەخێراتندا دەکەین ئێمەڕۆ لێرە کۆبوونیتەوە بۆ یادکردنەوەی شەهید کاوە گەرمیانی ئابینی کە تیرۆرکردنی ڕۆژنامەسان و کوبکردنەوەی دەنگە ناڕزاتەکان لە هەرێمی کوردستاندا ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندا وەکو چالاکوانێک ڕێکخراوی داکۆ هەڵسان بە یادکردنەوە 11مین ساڵیادی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی کە لەلایەن بنەماڵەی تاڵەبانی و بارزانی بەناحەق شەهید کرا و دڵیاتان نەکەینەوە ئەمە تا سەر بۆیان ناچێت ڕۆژێک ئایندەینە دادگای دەسەڵات